خۆشەویستانی کورسات چەوتان باش بێ سڵاوتان لێبێ سڵاوی ئێمە لە هەموو لایەکتان بێ دڵخۆشی نەمشەویش بە دیدارتان گەیشتینەوە لە بەرنامەکی خۆتان فانۆسی ڕەمەزان تاوەکۆم شەویش بتوانین کۆمەڵێک دیاری و قسەی خۆش و بەسەراتی خۆش لەگەڵ یەکتردا هاوبەشی پێ دیارە بێگومان بەرنامەکی خۆتانەوەکو دەبینن لە پشتی منەوە سی فانۆس هەیە تۆ کاتێک پەیوەندیەکەی لە نێو یەکێک لە فانۆسەکاندا خەڵاتی تایبەتی بەرنامەت پێشکەش دەکرێت یان جۆرێک لە پرسیاری زۆر سادە و ئاسان و سانە هەیە کە لە نێو فانۆسەکاندا هیوادارم بتوانن ئەم شەو زۆرترین فانۆسی باش بکەنەوە و بەخت یاوەرتان بێت دەمێت سەرەتا باسێکی سپۆنسەرەکانمان بکەم بەسپاسەوە پێشەنگی بواری کۆمپانیای تەکنەلۆژی داهێنەرانە لە بواری ئینتەرنێتی خێرا کۆمپانیای IQ یەکێکە لە سپۆنسەرەکانمان ئەوەی کا دەیەوێت ئینتەرنێتی خێرا متمانە پێکرا و باوەڕ پێکراوی دەست بکەوێ و دوو دڵمە بن تر IQ خۆتان نەزانن ناوێکی دیار و لە کوردستاندا بەڕاستی جێگی خۆیان کردوتەوە کەسم نەبینیوە گلەی هەبێت لە کۆمپانیای IQ کاتێک ئینتەرنێتی ئەوان بەکارێنێ سوپاسێکی بەپایانمان بۆ ئەم شەو لە ناو بەشێک لە فانۆسەکاندا خەڵاتی تایبەتی ئەوانمان هەیە هیواداری بتوانن ئەوانیش یاخود تۆ کە پەیوەندیەکەی لۆگۆی ئەوان بدۆزیتەوە و تاوەکو یەک مانگ ئینتەرنێتی بە بەرامبەر بەدەست بێت یەکێکی تر لە سپۆنسەرەکانمان ئاڤێرایە بۆ بواری کۆزمەتیک و دەرمانسازی دیارە بێگومان گەورەترین دەرمانخانە لە ئاستی کوردستان و عێراق لەسەر ڕوبەری 1300 مەتر دووجا ئەم دەرمانخانەیە بنیات درراوە هەموو کەسانی کە لەوێن کەسانی پزیشکی دەرمانسازن وە لەوێ کاتێکە چیت ڕاوێژت ئەتوانین ڕاوێژیان پێ بکەی واتە لە خۆ ڕاشتت نایێنێ تۆ دەتوانی بچیتە ئەبێ و ڕاوێژ بۆوام بکەیت و بەرهەموو بەراندا جیاوازەکانی ئەوان بەکاربێنی بۆی بتوانی بە شێوازێکی تایبەت شتەکانیان دەست بخیت هۆتێل ئانسپا تایتانیک کە هۆتێل تایتانیکێکی ترە لە سپۆنسەرەکانمان ئەوانیش بێگومان توانیویانە چەند خەڵاتێک دەستەبەر بکەن بۆ ئەو کەسانی کە دوو کەس بەتە خۆت و هاوڕێکە دەتوانی بچی لێ بەربام بکەیتەوە و بۆ فێ و کراوەی و بەدڵی خۆت نان بخۆیت یەکێکی تر لە سپۆنسەرەکانمان کۆمپانیای بلاگوودە بلاگوود بۆ بواری دیکۆری ناوەوە و ئیتر دیوار هەیە کە بەتەختاتەوە دیزایانی بۆ بکەی مێزی تەلەڤیزۆنەتەوە دروست بکەی کەوانتەر دروست بکەی کانتۆر دروست بکەی جێپێڵا و هەر بوارێک بلاگوود بە شێوازێکی زۆر سەردەمیانە لە ڕێگەی کەسانی دیزاینەری زۆر بەتواناوە ئەتوانن کارت بۆ بکەن ئەم شەویش خەڵاتی تایبەتی ئەوانمان لە نێو فانۆسەکاندا هەیە ئەوەی بتوانێت بیدۆزێتەوە بە بەهای 400,000 دەتوانێت خەڵاتێکیەوان بۆ خۆی کاری دیکۆرات بکات یەکێکی تر لە سپۆنسەرەکانمان بێگومان کۆمپانیای سەفرێ لە نێو یەکێک لەم فانۆسانە لۆگۆی کاڵێمێکێک مەرزنیام لە ئەو لاشێ واتە لە هەردوو لا دامان ناو دوو دامان ناوە لۆگۆی کۆمپانیای سەفرە هەیە کۆمپانیای سەفرێکێک لە ناوە دیارەکان بۆ هەم بەرهەمی خوانیان هەیە و پاکێجینیان کردووە بە شێوازێکی زۆر تەندروست بە کوالیتی کۆنتڕۆڵ تێپەڕیوە ئەم ڕەمەزانە و بۆ جەژن بازاریت لە سەفرە بکە بێگومان بە بەهای 180,000 دینار هەر کەسێک ئەم شەو بتوانێت لۆگۆی ئەوان بدۆزێتەوە دەتوانێت بۆ خۆی بازاری جەژن بکاو وەسەلام لە خوارەوەی ئەم پۆستە لە فەیسبوک ئادەی مۆبایلەکانتان بگرن بە دەستانەوە خۆشەویستان تەنها بنووسن فانۆسی ڕەمەزان تەنها بنووسن فانۆسی ڕەمەزان ئەم شەو زۆرترین کۆمنت چانسی ئەوەی دەبێت سپەی شەو ببێتە براوەی خەڵاتێکی تایبەت هەتا کۆمنتەکان زۆرتر بێ لە ناوەڕاستی بەرنامە من خەڵاتەکان زیاد دەکەم دیارە سەرپشکم لەوەی خەڵاتەکان چۆن بێت بۆ سۆشیال میدیا چۆن بێ یان لە ناو فانۆسەکاندا بەڵام زۆر پێم خۆشە کۆمنتی ئێوە زۆرتر ببینم هەر تەنها بنووسن فانۆسی ڕەمەزان زۆرترین جار بنووسن ئەگەر بزانم ئەو ژمارەی کە لە دڵی منایە ئەوە خەڵاتەکە بەرز دەکەمەوە تا نرخی خەڵاتەکە زیاد دەکەم بۆی سپیشل چانسیەوەتە بێ ناوت لێرە ئاشکرا بکرێت دوێنێ شەو بێگومان وتمان بنووسن دوو کۆدو یەکسانە بە یەک زۆرترین کۆمنت چووە تیر و پشکەوە و لە نێو تیر و پشکەکەشدا زۆر بەڕێز کۆسار شێخ مەجید بۆ براوەی خەڵاتی تایبەتی بەرنامە پیرۆزبایی لەکەین دواتر هاوڕێیانمان پێڵەن چۆن بێت بۆ وەرگرتنی خەڵاتەکەی
جابە دەستکەین بە وەرگرتی پەیوەندیەکان یەکەم تەلەفۆنمان پەیوەندیمان لە خانەقینەوەیە کالیممان لەگەڵایە کالیم سڵاوت لێ بێ و شەو باش سڵاو کاک ئاری ئەحواڵ باشی تۆ چۆنی تو چوونی وایە ئەبێ بڵێ تو چوونی چی تو چوونی ئادی تۆ زەشتی خانەقینی فێرکە با بەکاری بێنم بڵم ئێمە زۆر باشی نیوادارم ئێوەش باش بن مەفەرە خاستینن ئینشاڵڵا ئێوەش خاستن ئێمە فرە خاستین ئینشەڵا ئێوەش هەمیشە خاز بن باشە خاز بن ئینشاڵڵا ئینشاڵ خاز بن کالیم خان هەر لە ناو خانەقین خۆی وانە بەڵێ لە خانەقینن ئێسڵاو ڕێز و خۆشەویستیمان بۆ خانەقینی خۆشەویست هەیە کالیم خان بۆ پێیکە یەکەم پەیوەندیت پێم خۆشە فانۆسێکمان بۆ بکەیتەوە و بەختی خۆت تاقی بکەیتەوە ژمارەیەک تا سی ژمارەدا بۆ خات و کالیم لە خانەقینەوە کەینەوە بەشکو ئیشەڵڵا بەخەت یاوەرە بێت و بتوانیت ئەم شەو ببیتە خاوەنی خەڵاتێک ئاسانە خات و کالیمجان باشە شوێن ناسیە شوێن ناسی بەڕگەی شوێن ناسی بۆ جەنابەت هاتۆتەوە تۆ کاکە هاوڕێ دەرهێنێرم داوای لەکەم وێنەی دیوارێک و دەرگایەکە با ئەوەمان باتێ باشە نزیکی خۆیانە بۆی ئاسانکاریش بێ باشە خات و کالیم باشە دەست خۆش نزیکی خۆتانە ئەوە ئاسانکاریشم بۆ کردی خات و کالیم لەسەر شاشە وێنەیەک دیارە باشە ئەم وێنەیە قاپی یان دەرگای کوێ بینیت دەرگاکەت بینی وێنەکەت بینی والله جارێکان دەرنەچووە باش با دەرچێت و ئەها ئەوە ئێستا لە لای جەنابەتێ ئەدی هاوڕیان سی چرکەمان بنێ لە ماوەی سی چرکە پێمان بڵێ ئەم دەرگایە دەرگای کوێیە پێڵەن قاپی فڵان نزیک خۆشتانە قەڵای شێروانە دەرگای قەڵای شێروانە وەریەگرم دەرگای قەڵای شێروانە نییە خێرا بیگۆڕە خێرا دەی تا کاتت هەیە کاتە تاوا بوو ناوت لێ وەرناگرم کاتت نەما بەداخەوە خات و کالیم زۆر سپاس لە خانەقینەوە بەشدار بووی لەگەڵمانە با بیاڵینەوە ئەی هەڵینەوە باشە بۆ یەگە شوێنناسی وەزانێک لە شوێنێکی تر شوێنناسیمان هەیە ئەگەر هاتەوە با کەسێکی تر سپاس بۆ خات و کالیم حەزم کرد بەڕاستی ئاسانکاریش بوو نزیکی خۆشیان بوو بۆیە حەزم کرد ئەو وێنەیە ببینێ کاک حسێنمان لەگەڵای لە سلێمانیەوە کاک حسێن چۆنی کاک حسێن گیان شەو باش باش بۆ جەنابەت زۆر سپاس کاک حسێن نانەخۆین بەربانگەکەینەوە باشە دوای ئەوە چیەکەین تر نوێژەکانمان و تەراویحیش تەواو بێ چی ئەەکەی دوای ئەوە بینەری بەرنامەکەی ئێمەی وایە بینەرم ئەیدی خۆشبەختیت کاک حسێن لەگەڵ کێ تەماشامانەکەی دەستێمانیەوە زانم لەگەڵ کێ دانیشتیت سێرمانەکەی لەگە ماڵ و منداڵە دای سڵاو ڕێز و خۆشەویستیمان بە ماڵ و منداڵ هەیە کاک حسێن ژمارەیەکمان بۆ بکەرەوە ژمارەیەک تا سی بەڵێ ژمارە چوار بۆ کاک حسێن لە شاری سلێمانیەوە ئەکەینەوە و بزانین کاک حسێن ئەڵێ چی کاک حسێن گیان فرۆشتنەوەی دیارە جا من لە فرۆشتنەوەی دیارە عادەتەن دانیشە میتر مەعامەلاکەم باشە زۆر چاکە کاک حسێن گیان شەوانی ترم مەعامەلێ و بینیوە وایە بەڵێ بینیمە کاک حسێن گیان من ئەم فانۆسەی جەنابەت پێچێ 0 دیناری تیابێ پێچە 500,000 تیابێ باشە ئەگەر دیقەتی قسەکانی منە یابێ لە مەسلحەتی بینەرانە من بەردەوام قساکەم هیوادارم بۆ من جوابێت من ئەم فانۆسەی جەنابەت 50,000 پێەیە ئێترەوەی ئەوان لای خۆت 50,000 هیچ نییە کاگاری تەنها سێ ژمارەیترە تۆ ئەم دانی ئەوە ژمارەیەکم تۆ دوو ژمارەیترە تۆ ئەم سەرکەوم دوای گلێم لێ نەکەی زۆر تەواوە دەی فەرموو باشە
کاک حسێن بەڵێ. من ئەم فانۆسەی جەنابەت بە 6,000 کڕمەوە. نا تۆزێکەش تقریبا بەسەرەوە بڕۆ کاکە کاک حسێن. تەمە بەڕاستی. سی چرکەمان هەیە و دوا پارەیە کە من بەم فانۆسەی جەنابتی بەم من تەنها 75,000 بەم فانۆسەی جەناب پێم. دوا ئەیتر معاملەیە ئەڵە من لەم ئەبەوە ناتوانم بیکڕمەوە. نابەختی خۆ بەکەمەوە کاگاری با زانم شاسەکەی من چۆنە. شانسی خۆت بکەینەوە لێ هیوادارم 75,000 شەوانی تر بینەر بووی وانە؟ بەڵێ تەواو. یعنی دوێنێ شەو بەڕێزێک تەلەفۆنی کرد من 150,000 ما بە فانۆسەکەی بەڵام 0 دیناری تیا بوو. بەڵێ ئێستا 75,000 بە فانۆسەکەی جەنابەت ئەیکەیتەوە؟ ئەیکەمەوە بەڵێ ئەگەر ئەگەر هیچی تیا بوو بەڵێ. گلەیمان لێ نەکەی باشە؟ داخۆ ساس و بەخمە. شانس و بەختت تاقی کەرەوە کاکە حسێن. کاکە حسێن یاخوا پیرۆزە تۆ بوویتە براوەی 100,000 دینار. پیرۆزە کا حسێن جان. هیوادارم. زۆر سپاس. ژیان خان سلااو لێ بەکگاری چۆنی ژیان خان ئەحواڵە چۆنە؟ زۆر سپاس مەمنون دەستخۆشی بەرنامەکە و لە یەکەم پیرۆزمانی مانگی ڕەمەزانتان لە یەکەم. زۆر سپاس و لە تۆش پیرۆز ژیان خان لەگەڵ چێتە ماشامای ئەو کسە جوانە ناوی چی ئاوەی جۆم لە دەنگی بوو؟ زیلا. ژیلا؟ بەڵێ. ژیلە خان چۆنی؟ زیلا. بەڵێ. زیلە خان ژیان خان بەڵێ. تۆ پێم بڵە شەوان چییە خۆن لە دوای بەربانگی ترا مەسەلەن چەرە ساتە میوەیە شوزانم شیرێکە قاوەیەکە تێکەڵە ها؟ بەڵێ. شەوچەرە ئێستا هەیە ئەخۆن دایەنێن مێوژ و نۆک و ئەم بابەتانە؟ بەتاکید ئەرە وەڵڵا. لە باشە چکە و نەریتانە حەزەکەم بمێنە لە نێو کۆمەڵگای ئەمەش کەشتێکی جوانە بەڕاستی. بەتاکید وەڵڵا. ژیان خان ژمارەیەکمان بۆ بکەرەوە. وەڵایی خۆم شانسم لە حەوتا هەیە و دایکش ماڵێ 29 بکەرەوە. دڵی خۆتان یەکلایکەنە. وەڵا با حەوت بێ. حەوت بۆ ژیان خانەکەینەوە هیوادارم باخت یاوەرت بێ. ژیان خان بەڵێ. وێنە ناسی بۆ جەنابەداتەوە تۆ باشە؟ وێنەیەک دێتە سەر شاشە باشە؟ وێنەیەک دێتە سەر شاشە جوان تەماشای بکە وەڵامم مێرەوە هەتا پێت ئەڵێم باشە؟ کە هاتە سەر شاشە وێنەکە هاتە سەر شاشە هاوڕێیانم سی چرکەتێنە و پێمان بڵێ چێە باشە؟ ئێستا وێنەکە لەسەر شاشەیە خات و ژیان هاوڕێ گیان ئەومان بۆ بگۆڕەوە وێنە ناسی بیکە بە هونەرمەندێک بۆمان دیکە بە هونەرمەندێک بۆمانەوە ئاسانکاریشمان بۆ کردی خات و ژیان ئەمە قورسە خەینە ئەمە قورسا و گۆڕینە دەی ئەی گۆڕین جارە کاتمان مێنە هاوڕێیان ئەوەتانێ ئەوە گۆڕیمان خات و ژیان سی چرکەمان بەنێ هاوڕێیان نەماوەی ئەم سی چرکەیە پێمان بڵێ ئەم هونەرمەندە ئەگۆڕێت پەلەمەکە ئێمەش پەلەمان نییە بەڵام ێستا لاتە خات و ژیان کاک زایل زایل کێیە؟ خەڵکی چۆنەی ناسی ئادەی تۆ زانیاریمان پێ بڵێ لەسەری تا چەند چرکەی کەمە لەکوێ بینیوتە؟ لە فلیم و لە دراماکانە زۆرە باڵێ لەناو بەرنامەیە هەر زۆر وابوو؟ بەڵێ وەڵامەکەت با ببینیم زین ڕاستە؟ وەڵامەکەت زۆر تەواوە پیرۆزە تۆ بیتە براوەی 75,000 ژیان خان هونەرمەندی نەمر ڕۆحی شاد کاکە زاهر عەبدوڵڵا کە بێگومان لە نێو بەرنامەشدا دەستێکی کارامە و باڵای هەبوو تاکە هەولێری بوو وەکو بڵێ لە نێو بەرنامە جێ خۆی لە دڵی بینەرەکانیدا کردبووەوە ڕۆحی شاد بێت خاتوژیان تۆ بیتە براوەی 75,000 زۆر سوپاس بۆ پەیوەندیەکەت کەیترمان لەگەڵای خۆشەویستان زەینەب خان چۆنی زەینەب خان عەلەیکە سەلام چۆنی بە قوربان زەینەب خان لە چۆ تەلەفۆنی کردووە؟ لە کەلارەوە لە کەلارەوە یەخوا
هەر سەلامەت بن خەڵکی کەلاری خۆشەویست. زەینەب خان مانگی ڕەمەزان باشە ڕوا لای تۆ؟ لەخوا بەزیاب. زەینەب خان دەی ژمارەمان بۆ بکەرەوە دەی ژمارەیەکمان پێ بڵێ. 27 ژمارە 27 بۆ خاتو زەینەب لە کەلار ئەکەینەوە بەشک و ئیشەڵڵاه بەخە دیاوەرت دێ و ئەم شەو دڵتان خۆش خاتو زەینەب دانیشم بۆ مەعامەلە لەگەڵ جەنابتە. زۆر ئاگادار بە ئەم فرۆشتنەوەی دیاریانە هەندێک جار کێشە بۆ دروستەکە. هەر تۆزە لە قسەکانم تێبگەی تێگەی لە قسەکانم باشە؟ زەینەب خان ئەم فانۆسەی جەنابەت ئەتوانی بیکەیتەوە مڵکی خۆتە بەڵام ئێمە کڕینەوە وا ناکەین باشە؟ لەواچێ 0 دینار بێ لەواچە بڕە پارەیەکیش بێ باشە؟ بەڵێ ئاگادارم. اینجا ئەم فانۆسەی جەنابەت من بە 25,000 کڕمەوە. سەری خەین بەچەند نەیفرۆشی؟ بە 200 فرۆشمەوە. 200,000؟ بەڵێ 200,000 زۆر نییە؟ ئەوەم پێ باشم. زەینەب خان بەڵێ بە 75,000 من ئەم فانۆسە لێ کڕمەوە. نایفرۆشم بۆ زەینەب خان بە 100,000 لێت ئەکڕمەوە نەک ئەفرۆشمە لێت ئەکڕمەوە. با بەختی خۆم تاقیکەمەوە. بەختی خۆ تاقیەکەیتەوە؟ بەڵێ بەختی خۆ تاقیکەیتەوە یان دووسەیەکی خۆ کامیان تەوێ؟ ئەگەر بە 200 بێ ئەیفرۆشم. بە 200 فرۆشی؟ بەڵێ بیفرۆشم هاوڕێیان بە 200,000 ئەو هاوڕێیان مەڵە پێی بفرۆشە بە 200,000 نەکا 0 دیناریشی تابێ وایە؟ زەینەب خان تەواو بیفرۆشی بە 200 ئێمە بە 200 لێمان کڕی تەواو؟ بەڵێ بەڵێ پیرۆزێ بێ 200,000 لە ئێستاوە تۆ بوویتە خاوەنی 200,000 من فانۆسەکە تەکەمەوە 0 دیناریشی تابێ 200,000 جەنابتە باشە؟ بابی کەینۆ بزانین خۆی چەنی تیا بوو باشە؟ بەڵێ هاتو زەینەب بەڵێ بۆ خۆی 500,000 تیا بوو ئەگەر فانۆسەکە بکردایەتەوە 500,000 مڵکی جەناب بەڵام تۆ فانۆسەکە بە چەند فرۆشتەوە؟ بە 200 پیرۆزە بێ خاتو زەینەب ئەو 200,000 بۆیە زۆر جار لە مەعامەلەکانە هەندێک جار هەیە کەسێکی ئەڵێ بەختی خۆم تاقیەکەم زۆر جار بەختی خۆشی 0 دینار زۆر جار بەختی خۆش ێگە تاقیکاتەوە 500,000 دینارە لەبەرەوە هیوادارم هەمیشە براوە بن هەر چەنە براوەشی خاتو زەینەب گیان پیرۆزە بێ خۆشەویستان لە لایڤی پەیجی کورسات بچنە پەیجی کورسات لە فەیسبوک لە خوارەوە بنووسن فانۆسی ڕەمەزان هەتا ئەتوانن زۆرترین کۆمنت سبەیشە و چانسی ئەوەی ئەبێت ببێتە براوەی خەڵاتێکی گرانبەهای بەرنامەی فانۆسی ڕەمەزان چاوەڕێی کۆمنتەکانتانین کەمێکتر سەیری لایڤەکەکەم بزانم گەیشتون بەچێ ئەگەر ژمارەکە زۆر بێت خەڵاتی بەرز گەورەدانێ ناو وچانێکی کورت وەرەگرین دوور مەکەونەوە ئەگەڕێنەوە لاچە چانەیە بە دەرفەتم زانین کاگاڕ و چایکی بۆ ێنەما لە وچانەکانەوە یا بچوایە بخۆڕۆیان چای بخۆڕۆیان ئیتر ئەو وایە کەڵمەشە وەرەوە دانیشە بە دیارمانەوە دەستکەرەوە بە وەرگرتنی پەیوەندەکان یان مۆبایلەکە بەدەستەوە خێرا لە خوارەوە لە کۆمنت لە فەیسبوک بنووسە فانۆسی ڕەمەزان زۆر بنووسە 1 و 200 ئەوانە بنووسە هەتا ئەتوانی زۆر بنووسە چکە ئەوانەی کە زۆرترین کۆمنتە نووسن سپەیشە و چانسیەوانەیە کە بچنە نێو تیری پشکەوە و بە بنەبراوەی خەڵاتێکی تایبەتی بەرنامەی فانۆسی ڕەمەزان خەڵاتی تایبەتی سپۆنسەرەکان خۆشەویستان دەست دەکەینەوە بە وەرگرتنی پەیوەندیەکانمان ژمارە تەلەفۆنەکان لە خوارەوەی شاشە هەیە
ئێواتوانن پەیوەندیەکان وەربگرن. یەکەم پەیوەندی خات و چاوان لە سلێمانیەوە. خات و چاوان شەو باش، سڵاو، شەو باش کاکاری چۆنی بە قوربان، ئەحواڵی تۆ چۆنە؟ بەڕێزی زۆر سپاس. پێمان بڵێ چەند جار هەوڵدا پەیوەندیەکە وەربگرن؟ وەڵی ئەم شەو زۆر 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 بۆ 2 ساڵ ڕازیا کرد. 2 سا قەینا کەدەی بەشک و شەڵەم 2 سایە بەخت یاوەرت بێ و ئەم شەو خەڵات باشە. دوم پەیوەندیشم شەوی پێشتریش کردو. شەوی پێش خەڵاتی بۆ دەرچوو شەوی تر؟ نەوەڵا ڕۆم دەرنەچوو. باش کۆم شوی شەڵا ئەوە مەڵێ بەختنی و بەختی هەیە تۆ توانیتە لەم هەشتەوەیە 2 جار بەرنامەکە وەربگری بەخوا هیوا ناسم بەڵێ 1000 جار محاولەم کردو پێم وەرنەگیرەوە. باشە بەڵێ باش. فانۆسێکمان بۆڵ بژێرە؟ با ڕقم 2 بێ. ڕقم 2 بۆ خات و چاوان لە سلێمانی با بکەینەوە. ڕەنگێکی خەنەییە بە ڕەنگ هەڵبژاردیان بە ژمارە؟ وەڵا بە ژمارە. با ژمارە یەکم هەیە ئەڵێ با ڕقم 2 بێ. خات و چاوان بەڵێ کێ ئەڵێ با ژمارە 2 بێ؟ ئەو کتە بچووکەم. چای ماچەکەینەوە کچە جوانە. بەڕێزی خات و چاوان خەڵاتی یەک مانگ ئینتەرنێتی بێ بەرامبەر بۆ جەنابەت لەلایەن کۆمپانیای ئایکیەوە. پیرۆزی دەستە خۆش بێ. سەرکەوتوو بێ. ئایکیو بەکارێنی؟ بەڵێ هێڵێکی چۆن ئادەی شتێکمان بە باسکە؟ وەڵا هێڵێکی زۆر سەری ئەو باشە. زۆر بە چەند کەس لە ماڵ تا بێخاو نابێتەوە وایە؟ نەوەڵا زۆر باشە. لەوە یەک مانگ بێ بەرامبەر ئاتا هێڵەکە و کە تەواو بێ دوای ئەمە ڕێگەمە پڕکەرەوە. باشە؟ دەستەختا و خۆش بە کاگاری سەرکەوتوبی خات و چاوان زۆر دۆسپاس. ئەچینە هەڵەبجەی خۆشەویست خات و نیگامان لەگەڵایە. خات و نیگا سڵاو سڵاو خات و نیگاگیان چۆنی بە قوربان؟ باسی تۆ چۆنی ئەحواڵت چۆنە؟ هەموو لایەک باشن؟ هەموو لایەک باشن. ئەوەم ئاوەی لە تەنیشتەوە دانیشتۆی کێنەوانە؟ وەڵا دایکم هۆبرازم سڵاو ڕێز و خۆشەویستیمان بەیانێ. خات و نیگا ژمارەیەکمان بۆ بکەرەوە ژمارەیەکمان بۆ بکەرەوە دی. ژمارە حەوت لێم هەیە. ژمارە حەوت بەداخەوە ڕۆیشت. ژمارە 5. ژمارە 5 بەڵێ ژمارە 5 بۆ خات و نیگا لە هەڵەبجە. بەڵێ خات و نیگا شانسە هەیە. وەڵا شانسم لە ژمارە 5 و ژمارە حەوتا هەیە نازانم بۆ لە 50 شانسە هەیە؟ چۆن بڵێ هەموو جارێک لەو ژمارەیە شانسم هەبووە. مالی لە 5 مانگان لەدایک نەبووی؟ نا بەڵام وەک چۆن بڵێ شانسم لەو ژمارانەیە هەبووە. زر نازانم یەکەم جایشمە پەیوەندیەکەم شەڵاتان باش بێت. خات و نیگا تۆ بە بەهای 400,000 ئەتوانی لە کۆمپانیای بلاگوت کاری دیکۆر و دیزاینی ناوماڵ بکەی بۆ خۆ. باشە؟ زۆر باشە. واتە ئەگەر مێزێکی تەلەڤزۆنت ئەوێ کەوانتەرێکت ئەوێ درێسین ڕوومێکت ئەوێ جێ پێڵاوێکت هەبێ ئیتر هەر بابەتێکی تەختە ئەگەر بینی بێت لە لای دیوارەوە بە تەختە دیکۆری زۆر جوانەکەن پشت بەم کۆمپانیا ببەستە بلاگوت بای 400,000 پارەت لای ئەوانە. وڵە بای 400,000 بۆ بکەن حەقم نییە تۆزە تەختەی کەم بکەنەوە. ئایان پێ بڵە باشە؟ پیرۆزە خات و نیگا لە هەڵەبجەوە هەمیشە هەروە بە بەخت بی و ژمارە 5 هەر بەختی جەنابەت بێ. لە چەمچەماڵەوە کێمان لەگەڵا؟ لاڤان لە چەمچەماڵەوە. لاڤان؟ بەڵێ لاڤان یعنی چی؟ لاڤان یعنی لاوان یعنی بەگەنجێ مێنمەوە. لاڤان و لە ئینگلیزیە بە بەهینیش ئەڵێن ئەوەی کە بورکانێکی شلێتە خوارەوە پێڵەن لاڤە وتم لەواچێ لەوەوە هات بێ 2 بورکان بەس لاڤان ڕایە بە کوردی لاوان کرد ناوی ناوم لاڤان. لە ناوەکە و ڕازیت؟ بەڵێ زۆریش. ناوێکی تاکە ناوێکی جوانیشە. لاڤان خان کۆمنتە نووسیوە لە فەیسبوک؟ نەوەڵا ئەمە هەر سوتفەش بوو کە تەلەفۆنم کرد دەمێکە تەلەفۆنەکەم لە پارەکەوە ئیتر بۆم قەت بۆم وەرناگیرە ئیترش سوتفە بوو کە وەرگیرا لام سەیر بوو کە وتی ئەلوو هەمووی سوتفەیە هەیەڵە با تەلەفۆن نەکەم پێم وەرناگیرە وا نییە تەلەفۆن کە وەرئەگیرە وایە تەلەفۆنکردن نەبوو چوو کالێکم ڕۆژی ڕەمەزان و ئەیکە
دەیەخوا لەش ساغ بێت سەرکەوتوو بیت ئیشەڵڵا ئەم شەو بەخت یاوەریش دەبێ خات و لاوان ئینشاءڵڵا فانوسێکمان بۆ بکەرەوە لە ژمارە 1 هەتاوەکو 30 وڵایی حەزم بە ڕەنگی سەوزە با سەوز بێ بزانە کام ڕەنگە سەوزە و ژمارەتەوە ژمارە 1 سەوزە لەگەڵ ژمارە 20 هەر 20 تۆزێک سەوزە بەس ئەگەر لیستەکەی مامتەوێ ژمارە 1 هەر یەکیش بووە وایە بەڵێ ژمارەیەک بکەمەوە بەڵێ ژمارەیەک بۆ خاتولاوان لە چەمچەماڵەوەکەین و 5 هەر ئەو بەڵام 5 خاتونیگا لە هەڵەبجەوە بە بەهای 400,000 خەڵاتی بۆ دەرچوو بەشک و ئیشەڵڵا جەنابیشت ئەم شەو بەخت یاوەرت بێت و بتوانی جا من کاتێک کە فانۆسەکە هێنمە ئێرە کە دانیشم یعنی چی خاتولاوان وڵایی تر ئەبێ کەیتە زانین چییە خاتولاوان نەختینە و بۆ دەرچووە تۆ ئەتوانی کاش ئەم پارەی کە لێرە هەیە پیرۆزیکەی بەڵام ما معاملەیەکیش بکەین بەڵێ ئەوە لیستی مامە ئیشەڵڵا باشە بێ بۆ من با معاملەیەکیش بکەین باشە بەڵێ خاتولاوان منم فانۆسەی جەنابەت بە 50,000 کڕمەوە 50,000 کەمە یەکەم جارمە پەیوەندی کەم لە 75 زیاتری پێ نایە با دڵە باش بێ دڵ گەورە بێ دڵم باشە باوەڕم پێ بکە دڵم باش لە قسەکەم تێبگاڵم باوەڕ کە دڵم باشە دڵیان ئێوە هەموو کەناڵی کوردستان دڵی زۆر زۆر باشە کارمەندانی بە 75 باشە با بێتە 100% باشە 100 باشە تەمام دیدەم ئایپادێ بۆ کچەکەم مادام ئەیە بە ئایپادێ بۆ کچەکەت بەڵام هیوادارم زۆر بانەیکا باشە هەوڵدەن ڕۆژانە کاتی بۆ دانێن بیان بە شتێکی باشتریش بۆی قات و لاوان 100,000 پیرۆزی جەنابەت بێت باشە زۆر سوپاس دەستان خۆش بێ ئیشەڵڵا هەر سەرکەوتووە بلی ئێستش ئازادی لەوەی کە فانۆسەکە خۆی هەڵگریتەوە پارەی ناو فانۆسەکە بۆی من سەرپشکت کەم وڵایە ترسم شانسم نەبێت بۆی ئاڵم خۆت ئازادی دوای گلەی لە من نەکەی جاروایە 400,000 500,000 250,000 سفر دینار ئەمانی تایە جارواشە با بیکەرەوە با لیستەکەی مام بکەینەوە بزانین چیە بێت بیکەینەوە بەختی خۆت تاقیکردەوە 100,000ەکە و ناوێ بەڵێ 100,000ەکەت ئەوەیان بیکەینەوە وڵایی نازانم جارێ لەم بینە ئەمە دەی خێرا 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 کاتم داوا نەکرد بۆیە ویستم خێرا بێ بڵیتەوە بیکەمەوە یان 100,000ەکە کۆتا وەڵامم بەرەخە بیکەمەوە لەسەر ویستی خاتوو لاوان لە چەمچەماڵەوە ئەم فانۆسە من 100,000 پێیا وەڵێ نا من بەختی خۆم تاقیەکەمەوە ئەیتر ئەگەر 500,000 تا بێ منەوەش بێ ئەگەر سفر دیناری شتا بێ گلەیمان لێمەکە باشە ئەوە بۆمان کردیتەوە خاتوو لاوان کامیان خاتوو لاوان با سەتەکە بقەینە 100,000ەکە سەکەم نەکا دوای سرسر بێ 100,000 پیرۆزی خاتوو لاوان ئەوە خۆی بنووسن هاوڕێنەوە 100,000 باشە باری کێنە بزانین چەندی تایە بەڵێ خاتوو لاوان بەڵێ سفر دینار دەست خۆش بێت لە کۆتا چرکەساتە فرێ خۆ کەوتی بەڵێ بەڵێ ئەو قسمەتمانی تیا بووە دای پیرۆزە خاتوو لاوانی وادارم بتوانێەوە کە لێنێک پڕ بکاتەوە بۆ ئەو کچە جوانت و بتوانی بی بە هەر ئامێرێک بەڵام میوادارم بە سوودی بەکاربێت چینە لای چیە؟ زارا خان هەر لە چەمچەماڵەوە وڵات چەمچەماڵ ئەمشەو حەشترمان بووەکە یاڵە لە تەلەفۆن لە دوای تەلەفۆن زارا خان زارا خان شەو باش تۆنی بە قوربان ئەحواڵتان چۆنە؟ ئێمە باشین زارا خان لەگەڵ چێ تەماشامانەکەین؟ دەی سڵاو ڕێز و خۆشویستیمان بۆ کچە جوانت هەیە زارا خان فانۆسێکمان بۆ بکەرەوە و با ئێمە بتوانین بیکەینەوە بۆ جەنابت و بەخت یاوەرت بێ و هەموو هاوڕێیانی پێشتر بەخت یاوەریان ژمارە 9 بۆ خاتوو زارا لە چەمچەماڵەوە ئەکەی بزانم چییە وەرە کاکە گریبان زارا خان
ئەو بڕگێت بۆ هاتوتۆکارێت تۆ پرسیارێک لێ ئێمە بکەی ئەگەر ئێمە وەڵامەکەیمان زانی ئەوە خەڵاتت ناکەین ئەگەر وەڵامەکەشیمان نەزانی ئەوە ئێمە خەڵاتی تۆ پرسیار بکە دەی پرسیارە لایە خات و زارە پرسیارێشە لا نەبێ ئەوە ئێمە براوەی ناگەدار بە خات و زارە ماوی لە خەت خات و زارە ئێمە بێ خات و زارە لەسەر هێڵ نەما هیوادارین شانسیە بێ و دەرفەتێ بێ بتوانێت شەوانی تر پەیوەندیمان پێوە بکات و بەختیاوە لە خوارەوە سەیری لایڤەکەکەم پاشەمە پێتان دەڵێم خەڵاتی سبەی شەوی سۆشال میدیامان چییە لە بەرەوە زۆرترین کۆمنتمان بۆ بنووسن با بگەینە ئەو ئاستی کە دڵی من دەیەوێت وچانێکی زۆر کوردوەرەگرین و ئەگەڕێنەوە لاتان دوور مەکەونەوە ئەوانی کە لە لایڤی فەیسبووکی شامان بینن کۆمنتەکانم بەدڵنی کەم برەوە نەموێ زیاتر بنووسن فانۆسی ڕەمەزان بۆ ئەوەی خەڵاتەکە گران بەهاترکە هەیەسە مۆبایلەکە بگرن بەدەستانەوە بنووسن خەڵاتی ڕەمەزان تا کۆمنت زیاتر بێ ئێمە خەڵاتەکەش زیاترەکەین ئەچینە لا وەرگرتنی پەیوەندیەکان کاک کەمال لە سلێمانیەوە کاک کەمال شەو باش چۆنی کاکە کەمالجان ئەحواڵت چۆنە دەکەم ئێوە چۆنن ئەوە کە پیانوتم بە قوربانە بم زۆر سپاس کە پیانوتم بەڕێزێک ناوی کاکەمالەوە لەسەر هێڵە لە کوردەواری خۆمانە زۆر جار ناو کورت دەکرێتەوە وانە بۆ نمونە محەممەد بێڵن حەما یان بۆمە من ئاریم پێمەڵەن ئارە ئەم شتانە هەیە بەس وڵی کاکەمال کورد ناکرێتەوە بەس لایەمە کەمالێکمان لایە ناومان ناوە کیمۆ ئێمە لە خۆشەویستی ناومان ناوە کیمۆ سپاس ئەو قۆزە کاک کەمالی دڵنیاشم جەنابیشت هەروای کاک کەمال بچینە لای شەوان بینەرمانی وانە فانۆسێک چمان بۆ بکەرەوە ژمارە دە نەماوە بەداخەوە کاک کەمالگیان ئەنجا 25 ئەوە کچە بچکۆلەکەمان ئەڵە 25 یاڵڵا کچە بچکۆلەکەتان بە 25 هێنین بەشک و ئینشەڵڵا بەخت یاوەری ئەو کچە بچکۆلە جوانە بێت و ئەم شەوەیەوە خەڵات بەرنەوە کاک کەمال گیانویستە بڵێ چی ببوورە ئەڵەم زۆر دەمێکە لە 2 ساڵە هەر یەکەم جارەوە دیگە ئینشاڵڵا بۆ کچەکەمان شانسی ئەو تاقیەکەینەوە یاڵڵا کاک کەمال بەڵێ دەستی کچە جوان بگرە بیبە لەگەڵ خۆتا بۆ مارکێتی سەفرە باشە ئێوە خەڵاتی کۆمپانیای سەفرەتان بۆ دەرچوو بە بەهای 180,000 ئەتوانن بازاڕی جەژن لە کۆمپانیای سەفرە بکەن بۆ هەموو براندەکانی هێڵنەوە بازاری سەفرە هەیە باشە دەستان خۆش بێ زۆر سپاس هیوادارم لە خۆشی دابن زۆر سپاس کاکە کەمالگیان لەگەڵ جەنابیشتانە اینجا من لە وچانەکەیە خسبوومە سەر یوتیوب گوێم لە گۆرانەیەکە کرد حەزەکان ئێوە بزانم چ گۆرانیەک بوو گوێم لەم گۆرانیە کرد با تۆزە بڕاقەی چەکەوە نییە بۆ کاتمان ماوە پەیوەندی کەشە وەرەگرین زامەزان کێیە ئەو پەیوەندی دوای ئەمە بزانێمە کێ خەڵات یەکەم وەزگا منەوە نەدەنگم خۆش بووە پەیوەندیمان ماوەیە نەمان ماوە نەباش ویستمە سوپرایزە بێ مەگە پەیوەندیەکە بێ پێڵم ئەو دەنگە کێ بوو ڕێک خەڵات مەکرد بەڵام ئەمە هونەرمەندی خۆشەویست و هاوڕێم کاکە محەممەد عەبدولی دەنگ خۆش باوەڕتانە بە من یەک گۆرانی نییە حەزم لە هەموو گۆرانەکانێتی ماشەڵڵا خۆشی قۆس کرد و ئەم شەو لێرە میوانە کاکە حەمەدی هەم لە خۆشەویستی بەدەڵم کاکە حەمەد وەرە ئێرە کاکە حەمەدی زۆر بەخێر بێ بە قوربان بۆ پرۆگرام هەموو جارێک لە بۆنە تایبەتەکانە شتی تایبەتە هەیە بە قوربانە زۆر سپاس ماشەڵڵا ساڵ لە دوای ساڵ بەرهەمی تازە جوان و زۆر سپاس یاددان خزمەتێکمان ئەو گۆرانی تایە دڵم دەگری تیاشانە بەهێڵین هەرێڵێ ئەوە کردم مەماڵ بەسەرتانەوە کاکردی جان کاکردی عوسمان عەلی ئەم شۆ لە بەرنامەی شەوانی ڕەمەزان بینەر بن هونەرمەندی خۆشەویست کاکە
محەممەد عەبدوللەوێ من دانیشم بە دیارتانەوە هە لە کۆنتترۆل ناڕۆ ئینشاءالله باشە ئێمەژە بە دیار تۆ دانیشتبووین خوا ئەیچۆن ئەی پەیوەندی نەکرد هەوڵەدا پەیوەندێکی نە بەخۆچکە خۆمە لێرە بووم ئەی حەزەکەی بەختی خۆ تاقیکەیتەوە ئەی بۆنە خاڵاتەکەشت نۆشی گیانت بێگەرتیایە بوو یانی بۆم دەرچێش شتا بەمەوە دەرچێ بێگومان ئەیبێتەوە یاڵ فانۆسێک پەرۆ لە ژمارەیەکە تاوەکو سی دڵی خۆت ئەم بەرفانۆسە ئەو بەریش فانۆس سەرجۆم لێ بوتیان ژمارە دەڕۆیشت دەڕۆیشت زۆرم حەز لە دەبوو بۆ دا حەز بوو لەبەر میسی نەوەڵا ئەی جمهوری ریاڵ میسینی جمهوری ریاڵ یان بەرشەلۆنی کریستیانۆی ئەم ساڵ پێت وایە لە مۆندیالە بڕۆن ئێمە بە بەشداریژەکە و 1000 گۆڵەکەکەین 1000 گۆڵ ئەوەتان ئێمە ئەوە مابەڵاوگرین فانەسێک بکەرەوە ئاری من لەینە بێکش پێ بڵێمە لە مەسەلەی ڕقەما تۆ شانسم هەیە شانستەیە لە دایری خۆشمان سلفەمان کرد سیشتێ نەفەر بووین وتم کاکە مەیکەن یەکەم نەفەر بۆ من دەرەچێت ڕێک بۆ تۆ دەرچوو خۆیان هەڵیانگە یەکەم ڕقم بۆ من دەرچوو بەشڵا لە مەژا شانس دەبێت پێم خۆش لە مانگی دوایین لە مانگی دوای کۆتایی مانگ هەڵەبژێرە ینی 28 یا ژمارە 28 دەکەینەوە بەشکو ئیشەڵڵا شانست هەبێ و وڵای کاکە حەمە بیگۆڕم بۆی نایگۆڕم شوێن ناسی وات تۆ چییە؟ شوێن ئەبێ وێنەیەک ببینی لەو وێنێ پێمان بڵێ کوێیە اینجا کاکە هاوڕێجان کاکە حەمەم بۆ بکەرە ناوەڕاستی شاشەکە لە لاشەوە با وێنەکە ببینی باشە لە لێرە سێتین لێ ئەوەی سەرەوەیە باشە باش شوێنێکە حەزەکەی کاکە هاوڕێک ئەوەی سلێمانی پیشان بە ئەوە ئاسانکاریشی بۆکەین ئەوەی سلێمانی وێنەی پێشووتر کەوتم ئەوە لابا ئەو وێنەمان بەرەوە باشە ئاسانکاریشەوە شوێنێکی سلێمانیە باشە زانە کوێ دیواری ئەو شوێنە کوێ ئەمە لە چۆ بینیوە ئەم شوێنە لە چۆ بینیوە ماڵی سۆفی کەریمی سەراج ماڵی سۆفی کەریمی سەراج خۆی یاساکە وایە یەک ناوەرێکی قەی ناکە چانس من ناوێکی تر ئەوە نییە ناوێکی باشە ماڵە وەکو ئەوەشکانی وتەوە هیچ نەبوو وەکو ماڵە شوێنێکی کللتوری مۆزەخانەیە بەڵێ ئەکرێ بڵێ مۆزەخانەیە لە ناو بازار خۆچی ئاسانکاری زۆر بەڵێ بەڵێ ناو بازارڕایە ئیت شوێنێکی کۆنا دای و تەلفاتی شوێمە هەر وتەلفەرە خۆی نییە وتەلفەرە خۆی ببینیم زین وایە بڵێ ببینیم کاگەڕە با ببینیم زین وایە ئەگەڕا بۆ هەفتا پێنج زار خەڵاتی چەنە بەڵاو تەلفەرە ئافرین کۆمەڵی شوێنمان هێنا سلێمانیا دیارە کۆمەڵشتی تایبەتیان یەکسەری ناسیتەوە بەڵام من وامزانی هینە ماڵی سۆفی کەریمی سەراج ماڵی سۆفی خشت توشتی زۆرە بەڵام مەلە و قاوەیە ئەو تەلفەرەها زۆر باشە دەسە خۆش سپاس بۆ پیرۆزی سپاس بۆ تۆ ئەی شتێکمان پێشەش ناکەی بۆنە دیاڵە شتێک دڵم دەگری لە بەرساتی تەنیایی دڵم دەگری لە بەرجەفا و بێوەفایی خۆشەویستم ئێستاش دیسان وەکو جاران دێخەونم کاتێک بە پێکەنینەوە ساتێک بە دڵی خەمینەوە ئازیزەکەم چاک دەزانم ئەتۆش دڵت بێقەرارە هەموو شەوێ خەم دایگرتووی دێتە خەونت بۆ دووبارە لەو دەنگە خۆش و تایبەتە من نامێ پرسیاری ونێوی دەکەم چکە ماماردی ئەزانم ئەم شۆشتی باشی بۆ دارناسی وایە سوپرایزی پرسیاریشی هەیە مەڵایوان خۆی زانم هەنێشت پێ ناڵە منەکەدارم هەنێشتە پێ ناڵە وانیم ئامادە نەکردەوە پرسیارەکان نازانم خۆ بە پرسیار ئامادەین و خۆ پرسیارێکش برادرین ئاگداری شڵدەم لە گوێ هەندشتی پێ بڵم زۆر باش خوربانی کاگە حەمەگیان زۆر من ناتوانم بڕۆ با قوربانم تۆتوانی ساوار بۆ بەرنامەکە و ئەزانم بەرنامەت هەیە دەستان خۆش بێ سەرکەوتوو بن زۆر زۆر سپاس بۆ کاکە حەمە خۆشویستان بەرنامەی
فانۆسی ڕەمەزان بەرەو کۆتاییگات دەمێت سوپاسی سپۆنسەرەکانمان بکەم کۆمپانیای IQ بۆ خزمەتگوزاری پەیوەندیکردن و با بڵین ئینتەرنێت کە خێراترین ئینتەرنێتە سوپاسێکی بەپایانمان کاوان سپۆنسەرێکی سەرەکی بەرنامەکەن ئاڤێرا بۆ بواری دەرمانسازی و کۆزمەتی کە لە هەرێمی کوردستان و عێراقا گەورەترین لقیان هەیە و دەتوانین بەرهەمەکانیان بە بێد و دڵی و هەمووی براندن بەکاربێنیت لە هەمان کادا بلاگوت بۆ کاری دیکۆرێشنی ناو ماڵ ئیتر لە هەموو بوارەکانی تەختە هەر بوارێکی تەختت دەوێت دەتوانانی سوود لەوان وەربگری هۆتێل لەگەڵ سپای تایتانی کە بێگومان ئەوانی شەوانە خاڵاتی تایبەتیان هەیە لە هەمان کاتدا ئەوەی ئەمێ بیرمان نەچێت یەکێکتر لە سپۆنسەرەکانمان کۆمپانیای سەفرەیە کاتوانی لە بۆ جەژن لە ئێستاوە بازاڕی جەژنی خۆت بکەیت شاشەی کورسات بەجێ مەهێڵن لە خوارەوە کۆمنتەکان هەر بەردەوامی پێ بکەن تا سپەی سعات 6 بالێرەوە چانسێکی تری زافەکەم سپەی شەو 2 خەڵات دانم ئەگەر کۆمنتەکان زیاتر بکرێ باشە هەتا سپەی شەو سعات 6 2 کەس ناویان دەرەچێت بۆ خەڵاتی تایبەتی هۆتێل ئانسپای تایتانیک باشە واتە 2 کەس کە خەڵاتەکە بنەوە هەرێکانەکە کەسیی کەش لەگەڵ خۆیان باوەتە 4 کەس ئەتوانن بچن بە بۆفی کراوە لە تایتانیک نان بخۆن بەڵام دەمانوێت ژمارەی کۆمنتەکان هەتا زیاد بێت تا سپەی سعات 6 بەردەوام بن دەنووسین بۆی 2 کەس بێتە براوە بەرنامەی فانۆسی ڕەمەزان ببڕن کۆتایی هات کەمێکی تر هاوڕێم کاکە هەردی عوسمان عەلی لە بەرنامەی شەوانی ڕەمەزان لەگەڵ نەرمەندی خۆشەویست کاکە محەممەد عەبدول لەگەڵتان بەرنامێکی زۆر تایبەت ئامادە کراوە پێشەشتانێکن هەر شاد و کامەران بن تا سپەی شەو